بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و کاریگەریەکانیان لەسەر دۆخی عێراق میوانداری بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوەمان کردووە. کاک دکتۆر سڵاوت لێبێ. لەو پرسیارەوە دەست پێ دەکەین کوشتنی سلەیمانی و موهەندیس چ کاریگەریەکی لەسەر دۆخی ئەمنی و سیاسی عێراق بەجێ دێڵێت، بەتایبەت کە خۆتان دەزانن دۆخی ئێستای عێراق و هەڵوەشانەوەی حکوومەت و پێک نەهاتنی لایەنەکان لەسەر کەسێکی دیاریکرا بۆ پۆستی سەرۆک وەزیران دۆخێکی ناسایی و نالەبارە. ئەوەندەی تر بارودۆخەکە ناسکە. بەناوی خۆی بەخشندە مێهرەبان، سڵاو بۆ جەنابتان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێیام. لە ڕاستیدا ئەم ڕوودا و پێشهاتانە کاریگەری زۆریان بەسەر بارودۆخی سیاسی و ئەمنی و کۆمەڵایەتی عێراقەوە دەبێت، چونکە ئێستا عێراق لە بارودۆخێکی زۆر خراپ و ئاڵۆزدایە، حکوومەتێکی کاربەڕێکەری هەیە و لەوەتەی عێراقیش لەلایەن ئەمریکاوە داگیر کراوە و حکوومەتی پێشووی عێراق ڕووخاوە ڕژێمی بەعەز. ئەمریکا و ئێران هەردووشیان لە ململانێدان لە عێراق. وەک دەزانن کە ئەمریکا گەورەترین سەفارەتی خۆی لە بەغدا کردوتەوە کە دەیەوێت پرۆژەی خۆی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقەوە جێبەجێ بکات و ئێرانیش عێراق بە قوڵای استراتێژی خۆی دەزانێت، بۆیە هەردووشیان کەوتونەتە ململانەیەشی سەختەوە. لەو نێوانەشە بەدەیان گروپی چەکدار بە ناوی حەشدی شەعبیەوە لە پەنای سوپا و هێزە ڕەسمیەکانی وڵاتە لە کاردانە و پەیوەندیان بە ئێرانەوە هەیە. بۆیە ئەم بارودۆخە گەیشت بەوەی کە ئەم پێکدادانە لە ناو خاچی عێراقا دروست بێت و ئەوەی کە باجەکەی دەدا خەڵکی عێراقە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش کە لەم بارودۆخە ناهەموارەیە کە ئێستا عێراق تێدەپەڕێت خەڵکی عێراق زیاتر باجەکەی دەدا و ئەگەری ئەوەی هەیە کە ململانەکان زیاتر تون بنەوە لەسەر خاشی عێراق، چونکە ئەوەی دەبینرێت هەردوو لایەن و ئەمریکا و ئێران شەڕەکەیان بردوۆتە دەرەوەی وڵاتی خۆیان و یاریەکە لە دەرەوەی وڵاتەکانی خۆیانە ئەکەن. نە ئەمریکا تا ئێستا هێرشێکی کردوتە سەر بەرژەوەندەکانی ئێران لە ناو خاچی ئێرانە و نە ئێرانیش لە ناو خاچی ئەمریکا هیچ هێرش و پەلامارێکی ئەنجام داوە یاخود زیانی بە بەرژەوەندەکانی ئەمریکا گەیاندووە. ئەوەی کە هەیە لە ناوچەکەیە لە وڵاتانی ناوچەکە لە سووریا، لە عێراق، لە یەمن، لە وڵاتانە شەڕی بە وەکالەت دەکرێەوە زیاتر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بووە، بەڵام باشە گرژیە کە لە شەوی ڕابردووە ڕوویدا ئەمە شتێکی پێشهاتێکی نوێ بوو کە ئەمریکا ڕاستەوخۆ زەبرێکی سەربازی کوشندەی لە ئێراندا کە قاسم سلەیمانی و هاوڵەکانی کوشت کە ئەمەش زیانێکی گەورەیە کە لە بەرژەوەندەکانی ئێرانی داوە، چونکە قاسم سلەیمانی بە کەسایەتیەکی بەهێز لە دەرەوەی ئێران کە نوێنەرایەتی سیاسەتی ئێران ئەکات ئەمە زەبرێکی کوشندە بوو کە لە ئێران نادرا. بۆیە بەڵای دکتۆر ئەحمەد ئەگەر لەکەوتەیەکی دیکە پێم وایە خەڵکی عێراق و خەڵگەلانی ناوچەکە زیاتر زیانی لێ ئەبێن و بێگومان کاریگەریەکی زۆر نەرێنی دەبێت لەسەر خەڵکی عێراق و لە ڕۆژانی ئایندەشە ئەمە زیاتر دەرەکەوێت. بەڵێ پێتان وایە گروپەکانی حەشدی شەعبی کاردانەوەیان بەرامبەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بنکە سەربازیەکانی لە عێراق بێت بۆ پێی کە جگە لە قاسمی سلێمانی جێگری بەڕێوەبردننی دەستەی بەڕێوەبردننی حەشدی شەعبی ئەبوو مەهدی موهەندیسیش لە ناو کوژراوەکانی هێرشەکەی فڕۆکە بێفڕۆکەوانەکەی ئەمڕۆ بوو لە نزیک فڕۆکەخانەی بەغدای پایتەخت. بێگومان گروپەکانی حەشدی شەعبی ئەوانیش هەم وەکو ئێران هەڕەشەیان کردووە کە تۆڵەی قاسم سلێمانی ئەکەنەوە و گروپەکانی حەشدی شەعبیش بە هەمان شێوە ئەوانیش هەڕەشەیان کردووە کە تۆڵە ئەکەنەوە لە دوو ڕۆوە یاخود بڵێن لەسەر دوو ئاست ئەوان کار ئەکەن. یەکەمیان ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە واتە لە ڕێگەی سیاسی و یاساییەوە کار بکەن بۆ دەرکردنی یاسایە گیابڕیارێک لە پەرلەمانی عێراق
بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەڵۆشانەوەی ئەو ئیتفاقی ئەمنیەکە لە اتفاقی استراتیژیکە لە نێوانی عێراق و ئەمریکادا هەیە و لە ئاستی سەربازی شەوڵەدەن زەبر بۆشێنن لە هێزەکانی ئەمریکا چ لە باڵۆزخانەی ئەمریکا بێ یاخود لە پێگەکانی دیکەی ئەمریکا بێ لە ناوچەکەیە مەرزنی هەمووی لە ناو عێراقا بێ بەڵکو ڕەنگە لە وڵاتانی تری وەکو سووریا و یەمەن و وڵاتانی تریشە ئەنجامی بدەن ئەوە بینیمان کە ئەو گرژیانەی ئەخیر لەوەوە دەستی پێکرد کە هێرشکرایە سەر بنکەی سەربازی کەیوان لە کەرکووکەوە مقاولێکی ئەمریکی کوژرا ئەمەش دیارە ئەمریکا خۆی هێزەکانی حەشدی شعبی و بە تایبەتیش گروپی حیزب الله عێراقی تاوانبارکردبەوەی کە لە پشتی ئەم هێرشەوە بوو دواتریش ئەو هێرشەی کە کردی سەر گروپەکانی حەشدی شعبی و دواتریش هێرشکرا سەر باڵۆزخانەی ئەمریکا و ئەمەش کاردانەوەی ئەمریکا لێکەوتەوە کە پەلاماری قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندسی دا و ئەوانە لەو هێرشەیە کوژران بێگومان من پێم وایە کە گروپەکانی حەشدی شعبی بە تایبەتیش لە بەیانی ئەمڕۆ کە بارەگاکانیان لە بەغدا و شوێنەکانی تر چۆڵ کردووە دیارە یانەوەی کاردانەوەیان هەبێ و وەڵامی ئەو هێرشانە بدەنەوە بێگومان ئەمریکاش لە بەرامبەرە بێدەنگ نابێ بەڵام ڕەنگە ئەم کاردانەوانە بە تایبەتی لە بواری سەربازیە و ئەو ڕەدەی کە ئێرانیش ئەمڕۆ بڕیاری داوەکە ئەڵێ تۆڵەی ئەەکەینەوە بە زووی و بەتونیش تۆڵەی ئەەکەینەوە مەرج نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ یاخود بە شێوەی سەربازی ڕوبەڕووی یەکتری ببنەوە بەڵام لەوانەیە لە ڕێگەی ئەو گروپانەوە بێکەوە سەر بە ئێرانن و خۆشیان قوربانیان داوە دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی کە هەیبەتی خۆیان و قەرەبووی ئەو شکستیان بکەنەوە بێگومان هێرش و پەلامار ئەبێ بەڵام چۆنیەتی ئەم هێرشانە و لە شوێن دەرا ئەنجامەدرێ و کام هەدەفی ئەمریکا بە ئامانجەگیرێ ئەوە هێشتا دیار نییە چونکە ئێران دۆستی زۆری هەیە و گروپەکانی زۆر بڵاون لە ناوچەکەیە لە سووریا لە یەمەن عێراق لە وڵاتانی تریشا بێگومان لەوانەیە هەوڵ بدا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هێرش و پەلامار ئەنجام بدا ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیەک و باسم کرد هەردوو لایەنی شەڕکەر هێرش و پەلامارەکانی خۆیان بردۆتە دەرەوەی وڵاتی خۆیان و هەرچی ڕوو بدا بێگومان ئەو وڵاتانە و گەلانی ئەو وڵاتانە زەرمەندی یەکەمە بن. زۆر باشە دکتۆر ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا وەک ئەوەی کە گروپەکانی هەواداری کۆماری ئیسلامی ئێران و لایەنگرانی حەشدی شعبی و بەرپرسانی باڵای ئەو ڕێکخراوە بەنیازی تۆڵەکردنەوە بن لە ناوخۆی عێراقدا لە سەراستی دیبلۆماسی دوای ڕووداوەکە بەشێک لەلایەنەکان داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکەن پێتان وایە پەرلەمانی عێراق کارێکی لەم شێوەیە بکات دوای ئەوەی کە سەرۆک وەزیرانی کاربڕێ کرد ئەم دۆسەیدا دەستی پەرلەمان کە لەسەر شێوازی وەڵامدانەوەی هێرشەکان کۆبوونەوەیکی ناسایی ڕێک بخات پەرلەمانی عێراق لەم کاتەدا دەتوانێت چی بکە؟ بێگومان ئەگەر گروپەکانی حەشدی شعبی بتوانن زۆرینەی دەنگی ناو پەرلەمان بەدەست بێنن هەوڵی ئەوە دەن کە لانی کەم بۆ ئەوەی کەوا لایەنی ئەمریشی بخەنە ژێر فشارەوە و پاڵەپەستۆیەکی لەسەر دروستکەن ئەو کارە ئەکەن بەڵام سیاسیەکان هەوڵ ئەدەن کە نەگاتە ئەوەی کە ئەو ڕێگا بژیرێتە بەر چونکە ئەمریکا نایەوێت بە ئەگەر حتا پەرلەمانیش دەنگ لەسەر ئەوە بدا نایهەوێت کە عێراق بەجێ بێڵێت چونکە ئەو بەرژەوەندی استراتیژی خۆی لە ناوچەکەیە هەیە بە تایبەتی مەسەلەی نەوت و وزە کە بە پلەی یەکەم ئامانجی ئەمریکایە و پاشان پاراستنی ئاسایشی ئیسرائیل لە ناوچەکەیە ئامانجی دووهەمی ئەمریکا لە ناوچەکەیە ئەوە بەرژەوەندیەکانی تری ئەمریکا بۆیە عێراق وەکو بنکێشی سەرەکی لی دەڕوانێ و گەورەترین باڵۆزخانەی خۆی لە بەغدا کردوتەوە بە هیچ شێوەیەک ئەمریکا دەستبەرداری عێراق نابێەوە ئەڵێ قوربانیم داوە و شەڕی لە پێناوا کردووە بۆیە زەحمەتە گروپەکانی حەشدی شعبی لەوەیە سەرکەوتن بەدەست بێنن بەڵام هەوڵی ئەوەش دەدرێکەوە ئەوان بتوانن
لە هەندێک ئامانجی ئەمریکا بدەن و وای لێ بکەن کەوا فشاری لەسەر دروستکەن و ئێرانیش بە هەمان شێوە لەلایەن ئەمریکا لەژێر فشاردایە و ئەو لێدانانەش لە ئامانجەکان و بەرژەوەندەکانی ئێران بە هەمان شێوە بۆ ئەوەی کە وای لێ بکات ئامادە بێ بۆ گفتوگۆکردن دانوستان لەگەڵ ئەمریکا چونکە بەڵێ زۆر سپاس دەزانین کە ئێرانیش خۆی گرتووە لە دوای ئەو فشارانەی کە لەسەری دروست بووە بۆ ئەوەی کە تەسلیمی داخوازیەکانی ئەمریکا نەبێ بەڵام بە شێوەیەشی گشتی ئەو ململانەیە لە سەرخاشی عێراق و سووریا وڵاتانی دیکە بەردەوامە بێت. زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد وەرچی چاودێری سیاسی زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ